گەر بە ڕەوشی ئابووری و قەیرانی دارایی تەماشای بازار بکەی وا دێتە بەرچاو بازاڕی قاسە فرۆشەکان بێبازارترین دوکان بن بەڵام پێچەوانەی ئەم بۆچوونە ئێستا بازاڕی قاسە فرۆشەکان گەرمە و جیاواز لە بێبازاڕی دوکاندارەکان قاسە فرۆشەکان هێشتا بازاڕیان هەیە کەپارە نەبێ لە بانک باشێت ئەگە پارە هەیە یەت قاسەگەکەرێ لە ماڵی خۆی دانا و پارەگەی تیاکەوتەوە ئەوە ئەمینترە ئەڵێ من قاسەگەکردم با پارەگە لە ژێر دەستی خۆم بێ لەوە باشترە پارەگەم تیا بچێت بەهۆی قەیرانی داراییەوە بە سەدان هاوڵاتی لە هەرێمی کوردستان کە پارەیان لە بانکەکان دانابوو ئێستا ناتوانن پارەکانیان وەربگرنەوە ئەوەش کاری کردوتە سەر متمانەی هاوڵاتیان بە بانکەکان بۆیە بەشی زۆری ئەوانەی متمانەیان بە بانک نەماوە دەیانەوێت بە کڕینی قاسەیەک پارە و زێڕی خۆیان لە ماڵەوە هەڵبگرن بانقەکان ئەوەیە کاچی ئەڵێ پارە نییە کە داوای پاراکەی تۆ سەیەکەی پارە هەیە 4 لێ ملیۆنێکتار 500 تیاتی ئەڵێ هەر جاری وەرە مەبلەغێک تینێ ناڵێ نادەمێ ئەڵێ 500 تێمێ لێرەوە بینی خۆی من خۆم بەسەرماوە من لە ماوەی پێشوە 4 ملیۆنم هەبوو بچم وەری گرمەوە وتی بە 1000 ملیۆنیان نامێ ئەوی 500 تینی ئێتم من بابژیان مەسەر دێمڕانێک کێشەوە ئێستا پێویستم پێیت شارزانی ئابووری دەڵێن بێمتمانەی هاوڵاتیان بە بانکەکان یەکێکە لە مەترسیەکان لەسەر سیستەمی بانکی و بانکداری ئەگەر ئەم بێمتمانەیە درێژە بکێشێ زیانی گەورە بە گەشەی ئابووری وڵات دەگەێنێ لە داهاتوودا ئێستا خەڵک وەکو جنابتان باش ئەزان متمانەی بە بانکەکان نەماوە بە تایبەت حکومیەکە لەبەرەوەی جنابتان ئەزانن یان ئێسێمە لە قەیرانی داراییەوە کێشێکی زۆر ڕوونە قەیرانە بۆیە ئەو پارێکە لە بانک هەڵ ناگیرێ ئەبێ لە ماڵەوە بێت لە ماڵەوەش بە تەکید ئەنسان ئەبێ خۆی بپارێزێ و ئەمنیەتی پارەکەی بپارێزێ خاتە ناو شوێنێک کە هەڵگرتنی نائاسایی بێ کە بریتە لە قاسەیەکی زۆر قرس بە تەکید ئێستا نرخی قاسە لە بازاڕی شاری سلێمانیدا جیاوازە لە $100ەوە هەیە تا دەگاتە $20,000 شارزانی ئابووری دەڵێن هەرچەندە بێمتمانەیی زیانی بۆ گەشەی کەرتی ئابووری هەیە بەڵام خراپ نییە لە کاتی تێکچوونی سیستەمی بانکیدا هاوڵاتیان بە ڕێگەی دیکە بیر لە پاشەکەوتی پارەکانی خۆیان بکەنەوە. بابانە نۆرێن ئاڕتی سلێمانی.